بۆ ئەوەی گەشەسەرنی ئابووری بە شێوەیەکی باشتر ڕووکاتە گەرمیان هەستاوین بە فراوانکردن و دانانی ماستەرپلانی پەروێزخان بۆ پەروێزخان بۆی بنیەی تەحتیەکەی بە تەواوەتی حازرکەین ئێمە ئەرزەکەمان بۆ کڕیوە نزیکی 300 دۆنم ئەرزمان بۆ کڕیوە لەگەڵ کارەبامان بۆ تەمین کردووە قرتاوی ناو پەروێزخانمان کردووە لەگەڵیشیا لە حوشکڕۆوە ئاومان بۆ هێناوە پرۆژەیەکی زۆر گرنگ بە درێژای 7 کیلۆمەتر ئێمە ئاومان بۆ هێناوە ڕێگاڵبانەکانی دەور و بەرەکە دەستمان کردو بە چاکردنەوەیان لەبەر بێئیمکانەتی حکوومەتی هەرێم نەماتەوە جادەی تازە دروست بکەین پردی بینی خۆمان و ئەودی و ئێرانمان فراوان کردووە ئەوانەی کە گرنگ بوو بێ بۆ لەم 4 ساڵەیە بۆ ئەوەی بوونی تحتی ئەم سنوورە لە ڕووی ئابووریەوە بەهێزتر بکەین لە پەروێزخان و لە تیلەکۆ و لە پشتە حازرمان کردووە ئەمڕۆ مەرزی تیلەکۆشمان کردەوە بە ڕسمی هەڵبەتە ماستەرپلانی پشتە و تیلەکۆش حازرە سەبر ئەوانەش دەست پێەکە ئەوەی کە گرنگ بێ لەم بەم بۆنەوە ئەتوانین بڵێن دەرفەتی کار هەلی کار بۆ ئەم سنوورە زیاترە بێ لە جاران جوڵەی بازرگانی زیاترە بێ لە جاران و ئومێدەوارم بۆ گەرمیانی برینات توانێت بەشدارێکی گرنگ بکە بۆ ئەوەی کە خەڵکەکە نەوەک ئارامی و ئاسوودەی پێ بکە و سنوورەکەش گەشەکردنی ئابووری پێویست بەخۆی ببینێ پیرۆز بێ لە خەڵکی گەرمیان ئومێدەوارم ئەم هەنگاوی گەورتریشی بەدوایە بێ و تەفاسیلی ئەو ئیشە گرنگانەی کە لەم سنوورە کراوە تەفاسیلەکەی توان لە کاگەردەڵان وەرگرن کە ئەوان بەڕاستی زۆر بە و نەخشانەوە هیلاک بوون وردەکاریەکانیشی لای کاک هەردەڵان ڕاستیەکەی ئەم ڕۆژ وەفدی ئێمە جاریکە چۆتەوە بۆ بەغا ئەوەی کە چون قسەی لەسەرەکەن شتی فەنیە ئەتوانم بڵێم لەلایەنی حکوومەتی هەرێمەوە هەموو ئەو داخوازیانی کە لەسەر هەرێم هەبوو هەمووی بە تەفسیل جێبەجێکراوە نەک لە ئێستاوە زۆر لەوە پێش ئەوانە حازر کراون بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تر لەگەڵ بەغدا بکرێت نەتیجەکان ئومێدەوارم بەدڵی هەموو لایەکمان بێ چونکە لە بەنسبەتی حکوومەتی هەرێمەوە هیچ بیانوێک نەماوە کە لە ئێمەی بگرن حقیقەتێکی شەیە پێویستە بوترێ ئەو شتانی کە لە ئێمە داواکرێ پێم وانێ لە لای خۆیان هیچی جێبەجێکرابێ بەڵام بەنسبەتی هەرێمەوە هەم داواکاری و داواکاریەکان هەرێم بۆ زۆر بە شەفافی ئامادەیە بۆ جێبەجێکردن بەچاوبوونەکانەیە بۆ حکوومەتی عێراق بەم شێوازە ماوەڵە لەگەڵەوە هەنی شتێکتان دەست لەم سێرە گەر خەڵک نەیزانێت لە 2013ەوە حکوومەتی بەغا حسارێکی لەسەر هەرێم داناوە ئومێدەوارین ئەم حسارە لەم دوایە تەواو نەخێر بەشێوە ناکات پێم وایە و سوالە سوالێکی ڕاستی ژنیە چونکە تۆ سوورسوەزانی چەند مانگێکە نەنەوتەڕوە و بە پێی قانونی بودجەش بێ داهاتی ناوخۆژەمێ بێ لە سا پەنجای دەستیم بکەن هەرچەند لەم دوای ئەوان داوای لە 100% دەکەن کە داهاتەکەی جارانی هەرێم نەما ناتوانێت موچەت دابینکار ئێمە زووش لە وەزارەتی دارایی ئەعلانمان کردووە مەوزوعی موچە و سوال لەسەر موچە ئێستا لەم دووە پێویستە ئاراستەی وەزارەتی دارایی عێراق ئاسمانەکەین ئێستاش کاک عەباس کاک هەردەڵان قسەتان بۆ بکەن جەناب لێی کاک فاحق
پێشەکی من بە خێراتنی جەنابی وەزیرەکەم لەگەڵ وەفدایەوارەکەی زۆر سپاسکانەکەم کە بە دوواداچوونەکەن بۆ پرۆژەکانی ئەم مەرزی تیلەکۆ و مەرزی پەروێزخانیش. پرسیارێک لەوانەیە لای زۆربەتان دروست بوو بێت هۆکار چییە کە مەرزی پەروێزخان تا ئێستا با بڵێن ئەو تەتەوەرەی بەخۆیەوە نەبینی بێت. سەراحەت لە ساڵی 2010 بیرۆکەیەک هەیە کە ئەم مەرزە فراوان کرێ، بەڵام نەچووە باری جێبەجێکردنەوە. گرفتەکانی لە کابینەکانی پێشوە بووە کە من ناتوانم باسی وایانی تیا بکەم، بەڵام خۆشبەختانە لەم کابینەیە بە هەوڵ و ماندوونی بەڕێز جەنابی وەزیرەوانەیە سەرڕای ئەو قەیرانە دارایی کە هەیە توانی تاویزی ئەو صاحب زەویانە بکاتەوانەیە کە نزیکەی 250 دوانمە کە ئەمەش مەبلەغێکی کەم نییە. بە هەوڵ و ماندوون بوونێکی ئەو قەناعەتی بە ستافی ئەنجومەنی وەزیران کرا و قەرەبووی ئەو کەسانە کرایەوە و ئێستا ماسەرپلانی مەرزی پەروێزخان تەواو بووە هەمووی و ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە، لەوانیشەوە ڕەوانەی وەزارەتی پلاندانان کراوە بە مەبەستی ڕیزبەندیکردنی بۆ ساڵی 2024 لەبەرەوەی کولفەکەی زۆرە نزیکی 150 ملیارە بێ. لە هەمان کاتا یەکێک لەو پرۆژانەی کە زۆر گرنگ بوو بە نسبەت مەرزی پەروێزخانەوە ڕاکێشانی ئاو بوو، ئەویش بەلێدانی سێبی لە ناحەی حەوشکورەوانەیە کە بە دووری 7 کیلۆمەتر بگەێنرێتە مەرزی پەروێزخان. خۆشبەختانە ئەمەش بە 7 دەرخستە بووە، دەرخستە یەکەمیان لایانی بیرەکە بۆ تەواو بووە، 6ەکەی تریان ئێستا هەر 6یان چۆتە بواری جێبەجێکردنەوەیە و تەوەقع ئەکرێ پێشبینی لە کۆتایی مانگی نوێ ئەم کارەش تەواو بێ. بەنسبەت مەرزی تیلەکۆوانەیە بەڕاستی ئەوە ماسەرپلانی بۆ کراوە، ماسەرپلان تەواو بووە، بەڵام کولفەکەی نزیکەی 80 ملیارە. ئەمە زۆر قورسە لەم کاتەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە، چونکە هێشتا لە وەزارەتی پلاندانانە ڕیزبەندی بۆ نەکراوە. بەڵام لەسەر فەرمانی جەنابیان هەوڵماندا دەرخستەیە بکەین بۆ کردنەوەی مەرزەکە بە شێوەیەکی کاتی لە حدودی نزیکەی ئەویش ملیارێک و 600 ملیۆنی تێچێت و ئێستا لە هەموو بوارەکانە کارەکرێت، بەڵام ئەویش بە هەمان شێوە گرفتێکمان هەیە سستی لە کارەکانە هەیە بۆ لەبەر نەبوونی نەختینە. ئەمە هەموو هەرێمی گرتوتەوانەیە، بەڵام لە کارنەوە ساوین ئینشاڵڵا ئەویش لە کۆتایی مانگی 11 ئەگەر کێشەی نەختینە بەردەوام نەبێت کارەکانی ئەوێش تەواو بێت. یەکێ لە خاڵەکانی کە پەیوەستە بە مەرزی پەروێزخان و مەرزی تیلەکۆوانەیە چاکردنی ئەو ڕێگایانەیە کە پەیوەندە بە بازرگانیەوە لە نێوان مەرزی تیلەکۆ و مەرزی پەروێزخانە، ئەوەش بە کولفەی نزیکی 3 ملیارە هەر هەمووی لە بواری جێبەجێکردنایە و زۆر سپاسانەکەم. نەخێر بە ڕووی هەمیا ئەکرێتەوانێ، ئەمە داواکاریکی زیاتر بڵین لەسەر ئێرانیشە، بەڵام ئێمە بە شێوەیەکی کاتی ئەیکەینەوانێ وەکو ماسەرپلان تەنفیز ناکرێت. بەڵێ بەڕێز دەکەم من بەڕێوەبەری ئەندازیاری و هونەریم پەیوەندیم بەو بابەتانەوە نییە، من تەنها ئیشاب و تەنفیزە. ناوم ئەردەڵان ئەحمەد عەبدوڵایە، بەڕێوەبەری ئەندازیاری و هونەریم لە وەزارەتی دارایی و ئابووری. زۆر سپاس.